سڵاو ئازیزان، لە بەرنامەیەکی نوێی هزرە جیاوازەکاندا باس لە سەلەفیەت و سەرهەڵدانی سەلەفیەت و ڕێگوڕیشەیەکەین. پەیوەندی سەلەفیەت بە وەهابیەتەوە چییە؟ محەممەدی کوڕی عەبدولوەهاب چێیە؟ دەوری چی بووە لە مێژووی ئیسلامیدا؟ هەروەها لە بنیاتنانی دەوڵەتی سعودیەیە لە ئێستادا سەلەفیەکان چێن و چ دەورێک دەبینن لە ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری جیهانی ئیسلامدا. بۆ ئەم مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر یاسینمان کردووە کە پسپۆرە لە بواری مێژووی مەزهەبە ئیسلامیەکاندا. دکتۆر جان بەخێر بێت. زۆر سپاس. سەلەفیەت زۆر جار کە ئەڵێن سەلەفیەت یەکسەر با بڵێن یەکسانە کرێت بە وەهابیەت. بەس خۆی سەلەفیەت ئەڵبەت ڕێگوڕیشەیەکی تری هەیە. پێم باشە بەڕێزت لە پێشە پێناسەیەکی سەلەفیەتمان بۆ بکەیت. سڵاو لە تۆ، سڵاو لە گوێگران و بینەرانی ئەم بەرنامەیەش. ئەڵبەت خۆی سەلەفی بە دوو جۆر ئەتوانی پێناسەیکەی. یەکەم لە ڕووی زمان سەلەفی ینی پێش هەموو گروپێک ئەکرێ پێشینی هەبێ ئەگەر دایرێکت. چۆن بین ئەرسۆزۆکس زۆرتر وەک بەڵێ ینی بەڵام لە ڕووی زاراوەی کەوتە سەلەفیەت هێمایە بۆ گروپێک یا بۆ تێگەیشتنێک یا بۆ قوتابخانەیەک نەهجێک لە ئیسلام کە کۆمەڵێک بنەمای هەیە. سەرەکیترین لەو بنەمایانە ئەوەیە کە پابەندبوونە بە ڕواڵەتی دەقەکان و دوورکەوتنەوەی لە تەویل و لەوەی کە پێوتێت تەعتیل و لە کەلام و لە تێگەیشتنی ڕواڵەتیانە لە دەقەکان. وەمە لە ئیسلامە خۆی هەموو مەزهەبە ئیسلامیەکان بگەڕیتەوە چ فقهی بن چ عەقیدەیی بن لەسەر دوو بنەما بنیان دراون، یا قوتابخانەی ڕەئین یا قوتابخانەی نەسن دەقن. قوتابخانەی دەق زیاتر لە حیجاز بەربڵاو بووە، مەسەڵەن مالیکی کوڕی ئەنەس ئیمام مالیک یەکێکە لە ڕێبەرەکانی، ئەحمەدی کوڕی حەمبەلی یەکێکە لە ڕێبەرەکانی، و قوتابخانەی ڕەئی ئەبوو حەنیفەیە و ئیمام شافعی هاتووە ئەم دوانەی تێکەڵ کردووە، نەس و حەدیسی تێکەڵ کردووە و ئوسوڵی فقهی دانا. و لە عەقیدەش بە هەمان شێوە دوو جۆر تێگەیشتن هەیە لە بیر و باوەڕ. یا ئەوەیە پابەندبوونە بە ڕواڵەتی مانای زاهیری دەقەکان، یا پەنابردن بۆ کەلام و بۆ تەویل و بۆ تەفویض کە یعنی هەواڵەکردنی مانا بۆ خوا و یا ئەمەش قوتابخانەی ئەشعەری و ماتوریدی و دواتر بڕۆیتە پشتی ئەوانیشەوە بۆ دوورتر. بە هەر ملاحەزەیەکی بچووک سەلەفیەت ئەتوانین بڵێن زاهیریەکانیش هەر سەلەفین؟ زاهیری مەدرسەیەکن لە فیقها، مشتەرەکاتیان زۆرە لەگەڵ قوتابخانەی سەلەفیە کە ئەویش وەرگرتنی زاهیری نەسە، بەڵام هەندێک ئەحکامی حەدی و تیژیان هەیە لە وەرگرتنی حکومەکانە. زۆرجار سەلەفیەکان ئەوە پەسەند ناکەن، بەڵام بە شێوەیەکی گشتی میتۆدی بیرکردنەوەیان بەڵێ خاڵی مشتەرەکات زۆرە لە نێوان هەردوولا. ئەمە بۆ بەناونیشان بۆ تێگەیشتنێکی ئیسلامیانە کە لە فترە مێژوویەکانە هەر قۆناغێک لە قۆناغەکانت بە جۆرێک دەرکەوتەی هەبووە. خۆ سەلەفی شتێک نییە بڵێ لە فلان تاریخ و لە فلان بەروارە سەری هەڵداوە. زاهیرێکی مێژوو کردە، کۆمەڵی مەحەتە و وێزگە هەن، دواتر ئەو مەحەتە و وێزگانە لێک دراون ناونراون مێژووی سەلەفی، مێژووی سەرهەڵدانی سەلەفی. یەکێک لەوانە مەسەلەن پابەندبوونی سەحابەکان بە دەقی قورئان، ینی تۆ ئەگەر بڕیتەوە بۆ تاریخ لە هەموو مجتەمەعی سەحابە مشتومڕ لەسەر صیفات و کەلامی خوا، لەسەر صیفات و ناوی خوا نییە. یعنی مەبەست لە ئیستیوا چییە، مەبەست لە ئەو مشتومڕە دواتر سەریان هەڵداوە. بۆیە سەلەفیەکان ئەڵێن مەسەلەن ئێمە ئەچینەوە سەر سەردەمی پێغەمبەر درودی خوای لێبێ، لەبەرەوەی لەو فترەیە هیچ ئیشکالێک نەبووە لەوە ئایا دەستی خوا، ئیستیوای خوا، بینینی خوا، ئەوانە ئیشکالی لەسەر نەبووە. دواتر کە مسلمانەکان تێکەڵە بن لەگەڵ شارستانیەتی فارسی و یۆنانی ئەوانە ئەم جۆرە ئیشکالانە دروستە بن، تەویل دێتەکایەوە. بۆیە بەو تێگەیشتنە ئیستیلاحی کە هەیە سەلەفی بریتین لەو گروپەی کە پەیوەست پێشینەکانیان ئەوانن کە بابندن بە واتای ئاشکرای دەقەکان بەبێ تەویل. زۆر باشە. کەواتە ئەتوانین بڵێن ئەحمەدی کوڕی حەنبەل ئیبن تەیمیە لە ڕابەرانی ئەو ڕەوتەن خۆی ئیمام ئەحمەد لە فترەی خۆی ئیدعای ئەوەی نەکردەوە بڵێ من سەلەفیم ئەوانە، بەڵام مەوقیفێکی هەبووە، ینی بەتاقی تەنها
داکۆشی کردووە لەوەی کە دەق وەکو خۆی وەربگیرێ و تاویل نەکرێت لەسەر ئەمە باجێکی قورسی داوە 2 ساڵ سجن کراوە تعزیب دراوە و فتنەی ئەوەی کە پێوترێ میحنا یاخۆت فتنەشی پێوتێ لە ئەدەبیاتی مێژووی ئیسلامیە کە سز نەکرێ بە دەستی عەباسیەکان و شەلاق ئەدرێت زۆر داکۆشیەکە لەسەرەوەی نەخێر دەق هەروەکو خۆی وەرئەگیرێ کەلامی خوا هەر کەلامی خوایە قورئان کەلامی خوایە و تأویل ناکرێ بوترێ کەلامی معنەویە یاخود مەخلوقە یاخود شتێکی تر هەر کەلام لەسەر ئەمە لە دواترە ئەتباعەکانی شوێنکەوتەوەکانی وەکو ئایکۆنێک سەیریان کردووە کە ئەم باجە گەورەی داوە وەکو ڕێبەرێکی گەورە ینی ناسرا و کە شوێنکەوتەی زۆری هەبووە ئیلهامیان لە سەبر و لە تەحمل و لە هەڵوێستەکانی وەرگرتووە دواتر قوتابخانەیەکیان لێ دروست کردووە کە پێوترێ حەنبەلیە سەلەفیەکان و ئەوانش لە دوای ئیمام ئەحمەد زۆر پێداگیری ئەحمەدی کوڕی حەنبەل زۆر پێداگیریان کردووە لەسەر ئەوەی کە مانای دەخەکان چۆن وەک خۆیان وەرئەگیرێ زۆر باشە بۆ تاویل ناکرێت. دکتۆر با بێمە سەردەمی نوێ لە سەردەمی با بڵێن لە سەدەی هەژدەیە ساڵی 1970 محەممەدی کوڕی عەبدولوهاب 1970 لەدایک ئەبێ وابزانم دیزاینی لە دوای ئەوەی کە گەورە ئەبێ و فێری عیلمە بێ جۆرێک لە حرەکەتێک دروست ئەکات کە ئەویش هەم خوێندنەوەی دەقە بەو ڕووکەشیە ئەو بەو حرفێتە دواتر ئەم بزوتنەوەیە ناو ئەندرێ وەهابیەت. محەممەدی کوڕی عەبدولوهاب خۆی چییە و دەورت چی بووە لەمایە بۆوە بەو شێوەیە؟ محەممەدی کوڕی عەبدولوهاب ئەگەر زۆر بە سادەی پێناسەیکەی شەرعزانێکی حەنبەلیە یعنی خۆی ئێمە وتمان ڕێگ و ڕێشەی قوتابخانەی دەق لە حیجاز بووە لە ڕووی تاریخیەوە خۆ ئیمام ئەحمەد لە بەغا بۆ ئەحمەدی کوڕی حەنبەل بەڵام خۆی ئوسوڵێکی شەیبانیە ینی ئەحمەد لە بنەما ئوسوڵێکی عەرەبی هەیە ئیمام مالک لە مەدینە بووە بامان شێوە لەم لە نێوان ئەحمەدی کوڕی حەنبەل و محەممەدی کوڕی عەبدولوهابە وێزگەیەکی زۆر گرنگەیە کە وێزگەی ئیبن تەیمیەیە حەنبەلیەکان یاخود ئەوانەی کە پابندن بە دەق لە دوای ئەحمەدی کوڕی حەنبەل تەقریباً وردە و دەبەرەو پوکانەوە ئەچن و ئەشعەریەکان زاڵە بن هەتا ئەو کاتێک کە ئیبن تەیمیە لە سەدەی هەشتا دەرەکەوێ هەشتی کۆچی و لێرە گیانێکی نوێ ئەکاتەوە بە بەری بیری سەلەفیەتەوە ئیبن تەیمیە ئەو کەسەیە کە ڕەنگڕێژی تیۆری بۆ قوتابخانەی سەلەفی کردووە ئەحمەدی کوڕی حەنبەل زیاتر هەڵوێستی هەیە و زیاتر کۆکردنەوەی دەقی هەیە منەظیر نەبووە محەدیسە مەسنەدی کوڕیانی گەورەترین شاکاری ئەحمەد مسنەدە دواتر موقیفەکانی جهودەکانی لە کۆکردنەوەی فەرموودا کێ تەنزیری کردووە و ڕەنگڕێژی بۆ کردوێتی بە قوتابخانێکی نەسەری ئیبن تەیمیە و ئەمە خۆشی بە هەمان شێوە شەرعزانێکی حەنبەلیە ئیبن تەیمیە بێتە سەرچاوەی ئیلهام و دێت دیسان لە دوای ئیبن تەیمیە سەلەفیەکان بزرە بنەوە ینی ئەم جۆرە تێگەیشتنە لە دین بزرە بێتەوە هەتا ئەو کاتەی لە نەجد محەممەدی کوڕی عەبدولوهاب دەرەکەی محەممەدی کوڕی عەبدولوهاب لە خێزانێک لەدایی بۆ حەنبەلین بەڵام ئەوەی جێگەی ستێڕامانە باوکی و براکانی معارضی بۆ چوونەکانی بوون زۆر ئالوودەیە بە بۆ چوونەکانی ئیبن تەیمیە و ئیبن قەیمی جەوزی کە خوێندکاری ئیبن تەیمیەیە و حتا مەجموعی فتاوای ئیبن تەیمیە کە 50 مجەلەدە زیاتر لە دواترە ینی کۆکراوەتەوە و چاپکراوە و گرنگی پێدراوە بۆ چوونەکانی زۆر بە شیاو ئەبینێ بۆ دروستکردنی قوتابخانەیەکی ئیسلامی. ئیبن تەیمیە ئەوەی کە ملاحەزەی لەسەرە و هەتا کتێبیش لەسەر دەرکردووە لە مەسەلەی قتل و کوشتن و بە ئاسانی کوشتنی خەڵکە قسەی زۆر هەر مەسەلەن ئەوەی دەنگی بە بسمیلا بەرز کردەوە یوستەتە بۆ ئیلا قوتیل خۆی ئیبن تەیمیە توراسە مەدرسەیە لە شەخص گەورەترە یعنی تا ئەم دەخەی ئێمە قسەکەین نزیک بە 170 ڕیسالەی ماستەر و دکتۆرا لەسەر ئاستی عالەم لەسەر بۆ چوونەکانی ئیبن تەیمیە هاتووە لە هەموو زانکۆکار شتێکی ئیبن تەیمیە لە سەردەمی جەنگی تەتەر ژیاوە لە سەردەمی مەغۆڵ و کەسێکی عەمەلی بووە بەشداری کردووە لە جەنگی مەغۆڵەکانە لەگەڵ مەمالیکەکانە چەند ڕووی ئەنی چەند مێژوویەکی هەیە و چەند سوورەیەکی هەیە ئیبن تەیمیە وەکو ئەوە وێنە ئەکرێت کە فتوای کوشتنی زۆرە بەڵام ئیبن تەیمیە لەگەڵ مەمالیکەکان ئیشی کردووە لەگەڵ سوڵتان و کۆمەکی کردوون هاوکاری کردوون هیچ لەگەڵ سوڵتانە بووە بەڵام ئیبن تەیمیە چۆتە سجنەوە زۆر منازەراتی هەبووە ڕەتفیعلی هەبووە بۆ چوونی هەبوو لی پەشیمان بۆتەوە بۆیە ئەبێ ئیبن تەیمیە لە سیاقا بخوێنرێتەوە لە میانەی کۆی بۆ چوونەکانی هاو ئاستی ئەمە
بوچونی هەیە ئەڵێ من مەسەن هیچ کەس لە ئەهلی قیبلە بە کافر نازانم، ئەو آخر شتەکەم آخر عليه يقتل حدا وليس كفرا. بەڵێ بەڵام لە نەتیجای ابن تەیمیە مستەیان یەکێکە لە مجتەهیدین و ئەکرێ قسەی لێ وەرگیرێ و کە ڕەتیش کرێتەوە. من بۆیە ئەم پرسیارم کرد لە ڕاستیا بۆی بێمە سەر محەممەدی کوڕی عەبدولوهاب. يعني تۆ پێتوانێ ئیبن عەبدولوهابیش دوایی هەر لەم ڕەچەڵەکەوە لەم بنەچەیەوە ئەو فتوانەی وەرگرتووە کە ئەوترێ چی کردووە؟ دوو جۆر چەند سەرچاوەیەکی هەیە عەبدولوهاب. یەکێک لە سەرچاوەکانی ئیبن تەیمیە، یەکێک لە سەرچاوەکانی ئەو ژینگەی کە تیا ژیاوە. تۆ ناتوانی باس لە محەممەد عەبدولوهاب بکەیت و نەگەڕێتەوە بۆ ژینگەی بەدەویانە لە حیجاز و نەجد لەوەی کە ئێستا پێوتی عەرەبستانی سعودیە و دۆخی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری ئەو کاتە لە بەرچاو نەگری. ابن وهاب محەممەد عەبدولوهاب یعنی کەسێکی کردەیە و بەشداریەکی فعلی هەبوو لە دروستکردنی دەوڵەتی یەکەمی سعودیە. محەممەد بن عەبدولوهاب لەگەڵ ئال سعودا لە 1950 بەرەو وا بزانم دەست تێکەڵ ئەکە، یعنی سوڵتە و سوڵتەی دینی و سیاسی ئەتوانن ئەو بڵین کارە بکەن. تۆ پێت وایە محەممەدی کوڕی عەبدولوهاب بە قووەتی داوەکەی ئیشی کردووە بە قووەتی سەیف شمشێر خەڵکی کرد بە قووەتی ئەشوترێک کە خەڵکیشی زۆریان کوشتووە. هەموو سوڵتەیەک پێویستی بە ناوەڕۆکێکی معنەوی هەیە، پێویستی بە فەلسفەیەکی معنەوی هەیە. تۆ لە سەدەی هەژدە لە نیمچە دوورگەی عەرەبی دەسەڵاتێکی خێڵێکی هەیە، ئەگە بێت و ناوەڕۆکێکی ئاینی هەبێت زۆر بەهێزتر و بە قووەترە لە بەتایبەت کە ئێمە باسی شوێنێکەن کە دراوسەی مەکە و مەدینەیە و هەموو سوڵتە ئیسلامیەکان بە درێژایی تاریخ یا شیعە بوون یا سونە بوون یا ئەشعەری بوون یا ئەوە بوون، یعنی هەوڵیان داوە مەزهەبێک تەبەنی بکەن بۆ چوونێک تەبەنی بکەن. میرە لۆکاڵەکانی نیمچە دوورگەی عەرەبی هەر یەک بە دوای ناوەڕۆکێکی معنەویە گەڕاون. محەممەد عەبدولوهاب پرۆژەیەکی هەیە کە ئەم پرۆژەیە یەکێک لە خاڵەکانی سەرکەوتنی بانگاوازی سەلەفی یاخود داوای سەلەفی ئەوەی زۆر ینی بەسیتە، خەڵک زۆر بە ئاسانی فاهمیەکەن، بە معنای تعقیداتی کەلامیتیان نییە، ئاڵۆزی فەلسەفیتیان نییە وەکو بۆ چوونی ئەشعەریەکانی وەکو بۆ چوونی عیرفانی، بەڵکو ڕوونە، ینی پابەندبوونە بەڕواڵەتی دەقەکان وەکو چۆن سەحابەکان و دوای ئەوان لی تێیگەشتون بەر لەوەی کە مجادلەی کەلامی لە ئیسلاما دروست بێت. ئەم خیتابە بە ئاسان ئەگاتە خەڵک بە ئاسانیش بڵاو بێتەوە، چونکە پابەندبوونە بە قورئان و فەرموودە وەکو خۆی. ئەگەر کەسی عەرەبیەکی باش بزانێ و سەر و ساختەی لەگەڵ بنەماکانی تەفسیر و حەدیث هەبێ بە ئاسانی دەتوانێت ڕافیان بکات و بۆ خەڵکیان شی بکاتەوە. محەممەدی کوڕی عەبدولوهاب بەر لەوەی کە لەگەڵ ئال سعود بە یەکتر بگا چەند محەتەیەتر هەیە لە ژیانی هاتۆتە بەسڕە لای میرێکی تری ئەو ناوچەیە کە لە عوێینەیە هەوڵی داوە تەحالف دروستکە، لە هەموو ئەمانە سەرکەوتوو نەبووە دواتر شکستی هێناوە. بەڵام کاتێک ئەچێتە درعیە ئەوەی کە جەنابەت باسیەکەی پێوترێ میساقی ئەعزەم یا پەیماننامەیەکی گەورەیە لە نێوان محەممەد بن سعود و لەگەڵ محەممەد عەبدولوهاب، هەردووکیان ئیتیفاق ئەکەن کە ئەم ڕێبەرایەتی ڕۆحی و ئاینی دەوڵەتەکە لە ئەستۆ بگرێ و ئەویش کاروبارە دنیاویەکە بەڕێوە بباوە دەوڵەت ڕێک بخاوە. ئەمە بێتە هەوێنی دروستبوونی یەکەم دەوڵەت کە پێوتە دەوڵەتی سعودی یەکەم و لە ڕووی کرد لە ڕووی عملیەوە نەتیجەیەکی بەرچاویە بێ و سەرکەوتووە بنتیایە. لەبەرچی سەرکەوتووە بن لەبەرەوەی ئەو نەوع گوتاری کە ئەو بانگەشەی بۆکە لە ئەنگرێکی زۆر لە دەوری کۆڵبنەوە بە تایبەت هەوەسە بەدەویەکان. بەڵام دوای ئەو بە ئاسانی لەسەر دەستی ئیبراهیمی کوڕی محەممەد عەلی شکست دێنێ، ینی بێگومان لەبەرەوەی بۆچی ئاسانی شکستێنێ و شکستی سەربازیە، یعنی عوسمانیەکان دامیەکەن و هێرشێکی گەورەکەن لەسەر درعی ئەوان مینشینێکی بچووکن لە ناو درعیەن، ئەوەی کە ئێستا پایتەختی مێژووی سعودیەوە ئەوە زۆر بەناوبانگە ئەو هێرشە کە خۆیان بە ئەدەبیاتی مێژووی سەلەفیەکانە بە قەسابخانەوێ ناکراوە. طبيعية يعني ئەگە دەوڵەتێکی گەورەی وەکو عوسمانی و میسڕیەکان کە قووەتێکی بەشەری گەورن بێنە سەر مینشینێک کە پایتەختێکی باسی دەوڵەتی عوسمانیت کرد. ئێمە ئەزانین بە پێی شریعەت کە دەوڵەتێک هەبوو وەک دەوڵەتی خلافەت شەرعیەتی هەبوو ئەبێ هەموو مسلمانان پێوەی پابەند بن. باشە وەهابیەکان پێوەی پابەند نین. یەک مەسەلەن یەکێک لە نامەکانە محەممەدی کوڕی عەبدولوهاب خۆیەتی کاتێک کە خەلیفەی تورک عوسمانی پێڵێ کە بێنە ژێر ڕکێفمە و سڵحکەین ئەڵێ ئێوە کافرن ئەسڵەن ئێمە هین ئەتان ڕوخێنین، یعنی دەوڵەتی عوسمانی شتێنانت بە کافر زۆر بە قورسی جوابیاتەوە کە ئەنەما ئەمان ئەنەوێت هەر دەوڵەتی عوسمانیش بڕوخێن چونکە دەوڵەتێکی کافرن. پێت وانییە
ئەمە تونتڕەویەکی زۆر طبعا ئەوە یەکێکە لەو ئیشکالانە ئەو یانەی لە تاریخ زۆر ئەو ترێت چۆن وەهابیەکانی محەممەدی کوڕی عەبدوڵڵاه طبعا ئەمە کاڵێن وەهابی بالمناسبة ئاساش باسی خلافەت ناکەن ناسەی کە ئێمە ئاڵێن وەهابی ئەمە ناوێت کە خۆیان پێیان خۆش نییە ئەوانی لەلایەن نارەکانیانەوە پێیانرا خۆ ئەگەر وابێ ئەوە محەممەدی بۆە چکە محەممەدی کوڕی عەبدوڵڵاه عادەتەن ناوی شۆرەت خۆ باوکی نەیاری وەهابیەکان بۆ ینی بۆچی عموما لێرە ئیشکالەکەەوەی زۆر ئەو پرسیار و ئەو ڕخنەی ڕوبەڕووی وەهابیەکان محەممەدی کوڕی عەبدوڵڵاه کراوەتەوە بەڵام خۆیان ئەڵێن ینی ئەگەڕێنەوە لە ئەرشیفی عوسمانی 32 ویلایەت هەیە لەو فترەیە هیچ ویلایەتێکیان نەجد و حیجازیتیانی ئەو منطقەیە منطقێکی سەحراوی دوورە دەستی وشکە عوسمانیەکان هیچ کات دەسەڵاتی ڕاستەوخۆیان لێ نەبووە حامەیەک شتێک بەڕێوەبەرایەتێک ئیدارەیە هەتاوەکو لەژێر نفوسی ئەوانە بووە ئەمە یەک دوو لە فقهی سیاسی سەلەفیە وەهابیە فرەیی ئیمام بە هین ئەزان بە دروست ئەزان بمبورە هەر بەڕێزت باشتر لەو شارەزای بەس من وەک ئەوەی بێت خەیاڵم کاتێک سوڵتان سەلیمی قانونی و بزانم میسرەگرێ شەریفی مەکە ئەچێک مەفاتیحی مەکە تەسلیم سوڵتانەکە ڕاستە بەشێک بۆ لەو طبعا سەیکە عوسمانیەکان سۆفی وەهابیەکان سەلەفی دژ بە یەک نییە عوسمانیەکان تورکن وەهابیەکان عەرەبن دوو سێ لە فقهی سیاسە ئیبن تەیمیە باسی لەوە کردووە کە هەموو مسلمانان لە دەوری ئیمامی گەورە کۆئۆپنەوە و شتێکی باشە یەکگرتووی هەبێ بەڵام ئەگەر ئەمە فەراهەم نەبوو دروستە چەند ئیمامێکی لۆکاڵی دروست بکەیت و ئەوان بەڵگە بە چیەنەوە لە تاریخی ئیسلام لە دوای خولەفا اتفاق لەسەر هیچ کەسێک دروست نەبووە یانی تۆ سەیکە لە سەردەمی عەباسیەکانە ئومەویەکانە بەدەیان شۆڕش و دەوڵەتەکەی بچووک بچووکە بوون مینشین ئەمارات هەبوون لە میسر فاتمیەکان هەبوون لە ئەندەلوس ئومەویەکان دروست بوونەتەوە کە ئەوەی نەبن عەباسیەکان دوای ئەچن لە میسر دەوڵەتی لە یەک کاتە هەمیشە 3-4 دەسەڵاتدارێتی ئیسلامی بچی بەرەو شەرق غەزنەویەکان و سامان زۆر ئیماراتی ئیسلامی هەبوو بۆی هیەکان و سەلجوقیەکان بۆی ئەوان پیان وایە ئەگەر بێت و تۆ نەتوانی ئیمامێکی گەورەی وەکو عوسمانی دابرێت و لە دەوری کۆبیتەوە دروستە لە هەر ناوچەیەکە کە نفوزی ئەوی لێ نەبوو ئیمامێکی بچووک دروست بکەی و دەست بکەی بە دروستکردنی دەوڵەتداری ئەمە یەک لە دوو مبارەی بەوە دێنەوە کە ئەوان ڕاستەوخۆ لە دەسەڵاتێکی ڕاستەوخۆی عوسمانیان نەبوون و عوسمانەکان لەو کاتە ڕوبەلاوازی چوون لە حیاتی محەممەد عەبدوڵڵاه بەڕێی کردووە ژیانی خۆی بەبێ ئەوەی بە شێوەیەکی ڕاستەوخۆ باس لە عوسمانیەکان بکەوە باز لە دەسەڵاتیان بکەوە زۆر باشە دکتۆر مەسەلەی با بڵێن وەهابیەکان لە بەرامبەر شیعە یعنی ئەوەی کە لە مێژووی شیعەدا هەیە 20مانە خوێن 20مانە هەر لە ناو نەجەف و کەربەلا ئەوانەوە بڵێن جۆرێک لە کارەساتی مەسەن ئەنفالی خۆمان باسەکرێ وە لە کتێبەکانی شاهەیە وەهابیەکان زۆر خراپ بەلاماری شیعەکانیان ناوە حتا کەنیزەکیان لێگرتوون ڕاستە طبعا ئەمە خوێندنەوەی تاریخە بەشەی ئینتیقا ڕاستە بەشێک لە هەموو هێزێکی سنی بەشێک لە سەرچاوی هێزی خۆی لەوە وەرەگرێت کە بەرەنگاری شیعە بێتەوە ئەمە خەلیفە عەباسیەکانش ئەویان کردووە دەرحەق بە شیعەکان لە مێژووی تاریخی سیراعی شیعی دوو حرەکەتەکەی محەممەد عەبدوڵڵاه تێکەڵ بە بەدوو ئەبێ غەزو یعنی لە ناو کولتوری بەدەویە عیب بووە ئینسان لە بەرهەمی دەستی خۆی بخوات یا کرێکاری بکایە ئیش بکە نانی ئەوە بخوا ئەبوایە غەزو بکەیت ئەبێت تاڵانکاری بکەیت و ئەمە دواتر لە فترەکانی دواترە هەر ئەم بەدەویانە ئەبن بەبار بەسەر دەوڵەتی سعودی لە ئیخوان من ئەطاع الله بەڵێ بەدەویتیا بۆ لە ساڵی 1970ەکان 1970 و 2 تا 5 چەند هەڵمەتێک دەکرێتە سەر کەربەلا ئەمە دیکۆمنت تۆمار کراوە شیعەکان زۆر حتا لە سایتی عەتەبەی حسەینی ینی خۆیان بە ساڵانە بەڕەسمی یادیەکەنەوە یاژکراوەتە سەر مەرقەدی ئیمامەوە وەهابیەکان لە بەقیعی شویان کردو ینی گۆڕەکانیان ڕوخاندووە بەرمەبنای ئەو فەرمودەیە کە لە سەرچاوە توراسی ئیسلامی هاتۆ کە پێغەمبەر درودی خوای لێبێ وەسیەتی کردووە بۆ عەلی هەر قەبرێکی گۆمەزێکت بینی لەسەر قەبرێک تەختیکە و ئەمە عوسمانی کوڕی عەفان و ینی هەموو سەحابەکانی بەقیعیان وا لێ کردو هاتوون لە کەربەلاش مەزاری ئیمام حوسێین بڕۆخێنن و ڕۆژێک دێن هێرشەکە لە ساڵی بیدایەتەکانی 1970 کەربەلایەکان چوون بۆ جەژنی غەدی لە نەجەف لەوێ نین و فرسەتە هێن ئەچنە ناوەوە کوشت و بڕێکی زۆر ڕوو ئەدا
تاڵانکاریەکی زۆر ڕۆدا کە ئەوان بە غەنیمەتی ئێزان و هەموو شتە بەنرخ و بەنرخانێک کە لە ناو مەزارەکە هەیە ئەیبن وەمە لە ئینی شیعەکانە تراژیدیاکی گەورەیە کە تۆمارکراوە بەڵام وهابیەکانی دووچاری هەمان چارە نووس بوونەتەوە بەدەستی کوڕەکەی محەممەد علی ئیبراهیم و ئەگەر گرتنی درعیە بخوێنیتەوە نەک پشتن و ئانی دەست بڕین و قاچ بە قەرتاندن و ئەوشتانەشی تێکەوتۆ کە زۆر تراژیدی ئەمە بەستم ئەمە زنجیرەیە کاری تونند و تیژی عنفە لە نیوەدورگەی عەرەبی لە ساتی بەرپابوونی بزوتنەوە دینیەکانە لە هەردوو تەرەفەوە ڕوویدا. زۆر باشە دکتۆر مەسەلەی زۆر شت جار باسە کرێت کە وهابێت حرەکەتێکە دەستێکی ئینگلیزی لە پشتەوەیە بۆ لێدان لە دەوڵەتی عوسمانی هیچ دیکۆمنتێک لەوبارەوە هەیە؟ شتێک کە زۆر باسەکە کتێبێکە پێوتە مستەر هەمفەر ینی یاداشتەکانی مستەر هەمفەر گوایە ئێم محەممەد عەبدولوهابمان دروست کردو ئیدەسی ئینگلیسە ئەومانە بەڵام ئەمە ئەم مستەر هەمفەرە کەسێکی مەجهولە ینی زۆر سۆراخ کراوە لە کتێبخانە ڕۆژهەڵات ناسیەکانی دنیا کەس نازانێت کێ ئەوترێت ئەمە کەسێکە وەکو ئێستای داعشکارن ئینگلیز دروست باڵێ ئەم مستەر هەمفەری کە ئەم کتێبەی داناوە مەجهولە کەسێکە هەتا ئەوتێ کتێبە کەسێکی شیعی نووسیوێتی زۆر جواب دراوەتەوە چ لە سعودیە چ هەتا لە کوردستانش کتێبێکە مذاکرات مستەر هەمفەر فی المیزان تحسین ئیبراهیم دۆسکی ئەڵەن کەسێکی نامعلومە دوو خۆی ئەگە ئینگلیز وهابیان دروست کرا تقریبا 20 ساڵیان پێچوو هەتا زاڵ بوون کۆنتترۆڵی نیمچە دوورگەی عەرەبیان کرد بۆ ڕاستەو خۆ ئەگەر دامی ئینگلیزیان هەبووە وای لە 1-2 ساڵە حەسمیان کردایە بەڵێ ئینگلیز کارلێکی کردو لەگەڵ هەموو بزوتنەوەی لەم ناوچە سەر هەڵەدەن وەزانە هەوڵی دا بزانێت چین چۆن لە بەرژەوەندی خۆی کەڵکیان لێ بڵێ بەردەوام ڕوبەڕوویان نەکرێتەوە بەڵام خۆ بە دۆکومنت هەیە کە کاتە ئیبراهیمی محەممەد علی بەسەر وهابیەکان سەرەکەوێ ئینگلیسەکان چەند پیرۆزبایی لەکەن و نوێنەریش ئەنێرن و ئەمە مۆسەقە لە سەرچاوەکانی مێژوویە ئینگلیزەکان هەوڵیان دا سوود لە هەردوو لاوەرگرن بە تایبەت ئێستا نەزعەیەکی عەرەبی لە دژی عوسمانی تورکی پیا بوو بۆ خۆ دواتر هەر ئینگلیزەکان هاتن عەرەبەکانیان هاندا بە ناوی شۆڕشی عەرەبیەوە دژی بڵێ ئەشێت مەساڵحیانیەکی گرت بێتەوە ئەشێ بەرژەوەندیان یەک بوو بێ لە فترەکانە بەڵام ئەوەی کە دەستنێژی ئەوان بن ئەوان دروستیان کردبن خۆ ئینگلیزەکان زۆر ترسیان لێ نش لە وهابیەکان لەبەر یەک سەبەب لە وهابیەکان لە هەند کە سەریان هەڵدا ڕوبەڕووی قادیانەکان بوونەوە بە کافریاندانەوە لە ئێستادا ئەوترێت سەلەفیەت لە جیهاندا حرەکەتێکی بەری و دینی نییە بەڵکو پشتێنەیەکی ئەو نییە بۆ بەرژەوەندێ ئەمنی و سیاسی و ئابوووریەکانی دەوڵەتی سعودی ئەم قسێت تا چەند طبعاً هەموو فکرەوە بنەمایە کاتێکە شکڵەگرێ و کاتێکە ئەچێتە ناو مەساڵحەوە ئیتر شتێکی ترە یعنی ئێمە وەکو بنەما سەلەفی باسکەین جیایە لە بەڵێ ئێستا ئەمە ئیسلامی ئیماراتیمان هەیە ئیسلامی تورکیمان هەیە کە ئیخوان مسلمینە ئیسلامی ئەزهەری و سۆفی ئیسلامی ئیماراتی ئیسلامی سعودیشمانەیە کە ئیسلامێکی سەلەفیانەیە و ئەمە هەموو دەسەڵاتداریەکان هەوڵەدەن لە بەرژەوەندی خۆیان کەڵکی لێ ببین و فترێک لە فترەکان بەر لەوەی محەممەد بن سەلمان بێت دەوڵەتی سعودی سەرمایە گوزاریەکی زۆری کردووە لە بڵاوکردنەوەی بیر و باوەڕی سەلەفی لە هەندستانەوە حتا مەغریبی عەرەبی و لە هەموو شوێنە کۆمەکی کردوون و لە هەموو شوێنە قوتابخانەی و بەشێکی زۆری سەرچاوی ئیلهام و گوتاری سەلەفی لەو چاپەمەنی و بڵاوکراوانەوە دێکە لە سعودیە سەپۆرت کراون لەو هەموو نامی ماستەر و دکتۆرا و کتێب و بەرهەمانەی کە لە سعودیە بەرەمەهێنێ و لە هەموو ئەو کەسانی ینی سعودی وەکو موگناتیسێک بۆ هەموو ئەو کەسانی کە بیر و بۆچوونی سەلەفیانیان هەبووە مەسەن تۆسەی کە شەنقیطی جامی زۆر خەڵکی تری سەلەفی لە دنیا کە بیر و بۆچوونیان لە هەر کوێک سەلەفیانە بۆ فترەیەکی ئەلبانی ینی لە سعودیە ژیاون ڕۆیان کردوتە سعودیە یا سعودیە تەمیلی کە وەک محەممەد ڕەشید ڕەزا بەڵێ شتێکی شاراوی نییە چونکە دەوڵەتی سعودی لەسەر بنەمای ئیتیفاقی محەممەدی کوڕی عەبدولوەهاب و محەممەدی کوڕی سعود دامەزرا و شەریک بوون لە حکومڕای سوڵتەی دینی بۆ بەڵام بە مروری زەمان بنەماڵی محەممەد عەبدولوەهاب دەسەڵاتیان لە ڕووی دەسەڵاتەوە سنووردار کراوە پچوو کراوەتەوە ئال سعود زیاتر پەلیان ناویشتەوە خۆی ئەبوو شەریک بن نیو بە نیو بێ بە تایبەت کە دواتر محەممەدی کوڕی عەبدولوەهاب کچێکی خۆی ئەدا بە کوڕی محەممەد بن سعود و عیلاقی خزمەتیش لە بینیان دروستە بێ ئێستا بنەماڵی ئال شێخ ئەوقاف فتوا زۆر ینی هەندێک حسان هەیە هەمیشە لە ناو وەزارەتی سعودیە لە ناو وەزارەتی سعودیە و سعودیە
سەلەفی بەکارەهێنێ ینی سوودی لێ ئەبینێ بڵێن وەکو ناوڕۆکێکی دینداری بەڵام ئەوەی کە ڕێگەی گرت لەوەی کە ئەم وڵاتە بکەوێتە دەست ئەوانە داوای سەلەفیە کە دژ بە داعش و دژ بە قاعیدەیەوە ئەمە شتێکە پێوتێ ئەمنی فکری بنەمایەکی فکری شوورەیەکی بۆ سعودیە دروست کردووە خۆ ئەو کەسانەی قوتابخانەی مناسەحەی پێوترێ لە سعودیە کە داعش و قاعیدەن و ئەگیران محەممەد بن نایف قوتابعینێکی بۆ دروستکردن سزنێکی بۆ دروست بەرنامەجێکی بۆ دانان کە پەشیمانیان کاتەوە 100% پشتیان بە بانخوازە سەلەفیەکانە بەس کە بچن لە ناو سزنەکانە مناقەشەیان بکەن و تیان بگەێنن کە تاعی بۆلی ئەمر واجبە کە خروج جائز نییە بەڵێ سوودێکی زۆریان لەوە بینیەوە بۆ دروستکردنی ئاسایشی فکری دەوڵەتەکە. سپاس دکتۆری بەڕێز زۆر سپاس بینەرانی بەڕێز بەم شێوە هاتینە کۆتایی ئەم ئەڵقەیە.